بەداخەوە کوشتنی ژنان بە هەر بیانوێک بێ لە کۆمەڵگە ڕۆژهەڵاتەکانە بە شێوەیەکی گشتی ڕووی لە زیادبوون کردووە. بەداخەوە بەردەوام گوێبیستی ئەوە ئەبین کە ژنێک کچێک بە هۆکاری جیاجیا ئەکوژرێت. ئیتر هەندێک هۆکارەکان پەیوەندی بە عەقڵێتی پیاوسالاریەوە هەیە، بە ڕێگریکردنەوە هەیە، بە نەبوونی ئازادی تاک هەیە، بە کۆمەڵی یاسا و ڕێساوە هەیە کە لە چوارچەوەی ئەو دەوڵەتە ئەو هەرێمەیە ڕێکراون. کە بەداخەوە ئێستا لەم ساڵە زیاتر کوشتنی ژن ئەبینین لە ڕێگەی چەکەوە. لە ڕێگەی چەکەوە ئیتر بەدەستی یەکێکە لە ئەندامانی خێزانەکەی ئەگەر باوکێتی، ئەگەر برایەتی، ئەگەر خاڵەتی، ئەگەر مامێتی، کە ئەمەش ڕاکێشی هۆکاری تر ئەکا پرسیارێکە هێنێتە کایە و ئایا بۆچی بەکارهێنانی چەک بۆ کوشتنی مرۆڤێک ئەوەندە ئاسانە؟ بۆچی لە ماڵە لە هەموو خێزانەکانە یاخود لە با بڵێن لە زۆربەی خێزانەکە ئەبێ چەک هەبێت؟ بۆچی ئاسایی بێ کە کەسێک چەک بەکار ئەهێنێ لە شوێنێکی گشتیە لە ناو خێزانیا لە دەرەوەی بە ئاسایی ئەبێتە هۆی مای کوشتنی کەسێک؟ کە ئەگەر چی لە کۆمەڵگەی ئێمەیە یا لە هەموو دەوڵەتێکە لە چوارچەوەی یاسا بەکارهێنانی چەک یاسا و ڕێسای خۆی هەیە، بەڵام بەداخەوە تەشەنەسەندنی بەکارهێنانی چەک بەت لە کۆمەڵگەی با بڵێن ڕۆژهەڵات بەگشتی کۆمەڵگەی کوردیشێکێکە لەوانە وای کردووە کە کوشتنی ژن ئاسانتر بکرێ بە قوربانی فیشەکێک، کە ئەمە پێویستە لە ڕووی یاساوە ڕێک بخرێ بۆ ئەوەی هیچ کەسێک بە ئاسانی یا هیچ خێزانێک بە ئاسانی هەڵگری چەک نەبێ لە ماڵەکەی خۆیان، چونکە دەرەنجامەکان بە تایبەتی داتای ئەمساڵ پێمان ئەڵێن کە کوشتنی ژنان لە ڕێگەی چەکەوە زۆر ڕووی لە زیادبوون کردووە. ئەجا ئەمە بوونی عەقڵیەتێکی یاخود فکرێکی پیاوسالاری کە هەمیشە هەڕەشەیە لەسەر بوونی بنیادنانی مرۆڤێکی ئازاد، مرۆڤێکی تەندروست، وای کردووە کێشەکان ڕۆژ بە ڕۆژ لە قوڵبوونەوەیە بوون و کوشتنی یەکێک بێ لە دەرەنجامەکان کە هیچ کاتێک بەڕاستی مرۆڤ نابێ مافی ئەوەی هەبێت یەکێکی کە بکوژێ بە هەر هۆکارێک بێ، چونکە لە دوجارە ئەگەر لە کۆمەڵگەیەکە یاسا سەروەر بێ، جێبەجێکردنی یاسابوونی هەبێ، بێگومان کوشتنی مرۆڤەکانیش لەو ئاستەیە زۆر ڕوو لە کەمبوونەکە، چونکە ئەو کاتە تاوانبار بە سزای یاسایی خۆی ئەکات. بۆیە ئەمە شێکێکە لە هۆکارەکانی کە بۆتە هۆی تەشەنەسەندنی کوشتنی ژنان کە ئەگەر یاسایش هەبێت جێبەجێکردنی یاسا لە ئاستێکی زۆر لاوازایە، بۆیە ئەو کەسانی کە ئەنجامدەری کوشتنەکەن زۆر بە ئاسانی قوتار ئەبن لەژێر دەستی یاسایە یان ناگیرێن. ئەنجا ئەمانە هۆکاری زۆری تەشەنەسەندنی ئەو بابەتەیە ڕای من. هەڵگری چەک، هەڵگرتنی چەک یاسای خۆی هەیە، چەند ئەوانەی کە چەک هەڵەگرن توێژێکی دیاریکراون کە بۆ پاراستنی و داخۆکیکردن لە مافەکانی لە چوارچێوەیەکی یاساییە ڕێکراوە، ئەوانە هەڵگری چەکن. بەڵام ئێستا بەداخەوە بەهۆی لێ نەپرسینەوە، بەهۆی تەشەنەسەندنی ئەوەی کە هەموو کەسێک زۆربەی زۆری کەس هەڵگری شەکێ بە پێوەی مۆڵەتی هەبێ و لە ڕووی یاساییەوە لێ نەپرسینەوە لەوانەی چرچاوی چەکێک کە کەسی ئەچێ لە بازار بە ئاسایی چەکەکە ئەکرێت، بە زەبری پارە، بە زەبری دەسەڵات بەکاری ئەهێنێت. ئەمانە وای کردووە ئەو دیاردانە کۆنتترۆل نەکرێ و ڕۆژانە گوێبیستی ئەوە بین لە ناو خێزانەکانە لەسەر جادەکانە کەسێکە کوژرێ بەهۆی چەکەوە، ئەشێ ئەو کەسە هەر ژنیش نەبێ، پیاویش بێ، کوڕیش بێ، منداڵیش بێ، بەهۆی کێشێکی کۆمەڵایەتیەوە وای لێ هاتۆ دوولایەن کە شەڕەکەن چەکەکە حازرە بۆ کوشتنی ئەوی تر. ئەمانە بەهۆی ئەو جێبەجێ نەکردنی یاسایەوەیە، بەهۆی کۆنتترۆل نەکردنی کەسانی تاوانبارەوەیە کە لە ڕووی یاساییەوە قوتار ئەبن، کە لە ڕووی واڵاکردنی چەک بەهۆی کەسێک کە دەسەڵاتدارە، لایەنێک کە دەسەڵاتدارە، لایەنێک کە زەبری هێزی پارەی هەیە، وای کردووە ئەمانە زۆر بە ئاسانی چەکیان دەست بکەوێ و لە دەرەنجامە پێمان ئەڵێن هەموو ئەو ئاسانکاریانەی کە وای کردووە لە کۆمەڵگەی کوردیا خێزانەکان هەڵگری چەک بن، تاکەکان هەڵگری چەک بن، هیوا هەیە هەر بۆ جوانی چەکەکە بەکارهێنێ، هیوا هەیە هەر بۆ زەبری هێز بەکارهێنێ، بۆ ترسی ئەوی تر بەکاری ئەهێنێ. ئەمانە هەمووی داردەیەکن لە دەرەنجامە پێمان ئەڵێن زۆر لە بەرژەوەندی نە کۆمەڵگەیە نە تاکایە و لە دەرەنجامە کوشتاری لێ ئەبێتەوە، خوێنی لێ ئەبێتەوە و لە دەرەنجامە هەموو تاکەکان و کۆمەڵگە لە ئەستێکی نەئارامی و ناجێگیری و ناسەقەمگیریە ژیانە بەنەسەر. لە ئەنجامە یاسا هەیە، ئەگەر یاسا سەروەر بێت دەرەنجام پێت ئەڵێ ئەو کۆمەڵگەی خاوەن دەسەڵاتێکی دیموکراسی و مەدەنی و مافی مرۆڤە کە لە واقعە بەداخەوە وای نابینین لێرەیە. تەشەنەسەندنی ئەو چەکانەی کە بوونی هەیە و کە بۆتە مایەی
هۆکارێکی زۆری کوشتنی ژنان بە شێوەیەکی ئاسان کەسێک ناخۆشیێکی خێزانی ئەبێنی چەک بەکارهێنێ بۆ کوشتن کەسێک ئەوێ تۆڵی ئەوی تر بکاتەوە چەک بەکارێنێ کەسێک بیرروڕای ئەوی تری بەدڵ نییە چەک بەکارهێنەوە بێتە مای کوشتنی ئەوی تر. ئەمە ئەگەر یاسا بوونی هەبێت ئەگەر دەسەڵات سەروەری هەبێت ئەگەر دەسەڵات خەمخۆری کۆمەڵگەکەی و هاوڵاتیەکانی بێت بێگومان ئەمان هیچی تشەنە ناکە بۆیە پێویستی بەوە هەیە کە دەرەنجامەکان ڕۆنن پێمانڵێن بەداخەوە کەم تەرخەمی دەسەڵات و نەبوون و جێبەجێکردنی یاسا بە شێوەیەکی دادپەروەرانە ئەمانە هەمووی هۆکارن و یارمەتی دەرن بۆ دروستبوونی ئەوەی کە ئەم واقعە مەترسیدار بێت و کوشتن بەهۆی چەکەوە یا باور هۆکاریکە ڕوو لە زیادبوون بکات. ئامار هەر کۆمەڵگەیەک ئەگەر خاوەنی سیستم بێت بێگومان دەستگایەکی ئاماری تۆکمەی ئەبێ بۆ ئەوی بتوانی لە ڕێگەیەوە هەموو کەسێک بتوانێت ئەو ئامارانە دەستی کەوێ یاخود دەسەڵات خۆی پلانی هەبێ ئیش لەسەر ئامار بکات. ئەمە شۆکارێکی تری گرفتەکانە کێشەکانە کە لە لای ئێمە بوونی هەیە کەوە ئەکات ئەگەر من بڵێم داتایەکی دقیقی وردم لەلایە نەخێر. هیچ کەسێکیش بۆ شێوەیە لە لای نییە بەڵام ئەبینی کە لەمان یەکە کە کاتێک گوێبیستی زیاد لە 10 حاڵت ئەبی بۆ نمونەکە کوژراوە بە هۆر هۆکارێکەوە بێ بعد ئامێرێکەوە بێ ئەوە ڕاشڕەکینێکت بۆ ئەکا کە لە کۆمەڵگەیەکە لەمانیەکە گوێبیستی یەک حاڵەتیشبی هەر زۆرە. هۆکاری ئەوەی کە دەسەڵات بۆ گرنگی بە ئامار نایە یا بۆ دەرگای واڵا کردو بۆ ئەوی کوشتنی ژنان یاخود بەکارهێنانی چەک ئاسایی بێ بە بەڕاستی ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دەسەڵات خۆی بەرپرسیاری یەکەمە لەو مەسەلەیە چونکە هەموو کۆمەڵگەیەک ئەبێ دەسەڵات ئەو لایەنەی کە حکومڕانی ئەکا بەرپرسیاری یەکەمە لە باشترکردن یا لە خراپکردنی دۆخەکە بوونی ئەم خراپەی کە ئێمە ئاماژەی پێکەین ئەوەی ئاماژەیە بۆ ئەوی کە دەسەڵات خەمخۆری ئەو مەسەلانە نیە و ئەو لەوێتی کارکردنی لەو مەسەلانەیە نیە کە ئەمەش لە دوجارە زەرمەندی یەکەم خۆی ئەبێ لە داهاتووە چونکە ئیتر کەسە ئازادەکان کەسە بیر فراوانەکان و هۆشمەندەکان قبولی ئەوە ناکەن کە کۆمەڵگە لە مەترسیا بێت. هۆشیاربوونی تاک لێرا گرنگی خۆی هەیەکەوەی بۆی بتوانێت ئەو چاو بێ و چاودێر بێ و بەرپرسیارەتێکە بگرێتە ئەستۆی دەسەڵات کە چیتر بەم ڕێژگەیە دەسەڵات دەسواڵان نەکا بۆ ئەوەی پێگەی خۆی زیاتر بەهێزکە بۆ ئەوی دەسەڵاتی خۆی بەردەوامێتی پێبا واز لە بەرژەوەندیە گشتەکانی کۆمەڵگە بێنەیە هاوڵاتی بێنێکە لە دەرەنجامە غێری زیان و مەترسی هیچی تری لێ ناکەوێتەوە. هەر کەس لە ئاستی خۆیەوە دەنگی هەبێ هەر کەس لە ئاستی خۆیەوە ناڕازی بوونی لەسەر مەسەلەکانی کە دژی بەرژەوەندی گشتی کار ئەکرێ قسەی هەبێ کۆدەنگی و یەکدەنگی بوونی ئەو هێزانەی کە دەنگن ئەگەر ژنانە ئەگەر لایەنە جۆر بە جۆرەکانە ئەگەر هەر تاکێکی کۆمەڵگەیە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە بتوانن ئەو کۆدەنگیە لە دوجارە بۆ بەرژەوەندی گشتی کۆمەڵگەکە و گەشەسەندنی کۆمەڵگەکە بەکاربێنن و بەگشت ئەو دەسەڵاتانەیە بچنەوە کە هەموو هەنگاوەکانی هەموو دەرهاویشتەکان پێمان ئەڵێن کە ئەمە مەترسیەکی گەورە و لە بەرژەوەندی گشتی هاوڵاتیانە کار ناکرێت بۆیە ئیشکردن لەسەر ئەوە لایەنە ئەرکی هەموو تاکێکە کە لە شوێنی خۆیەوە بێدەنگ نەبێت. لە یاسای ژمارە 16 ساڵی 1993 لە یاساکان جیاوازە هەموار کراوەتەوانێ بڵین هەڵگرتنی چەک بەرامبەر بە سزایەک کەسێک کە بێمۆڵەت بێت کەسێک کە هەڵگیری چەکی بێمۆڵەت بێت هەڵگیری چەکی ئاگرینی بێمۆڵەت بێ سزاکەی لە ساڵێک بە بەندکردن لە ساڵێک کەمتر نەبێت لە 3 ساڵ زیاتر نەبێت و بە غەرامەکردنیش ئەم غەرامەکەشی لەگەڵایە یعنی بە پێبژاردنێک بە مەبلەغێک دارایی لە 2 ملیۆن کەمتر نەبێت لە 5 ملیۆن زیاتر نەبێت. بەڵام ئەگەر کەسێک خاوەنی مۆڵەت بوو خاوەنی مۆڵەتی بوو یعنی بەدەستکەوتن لە حیازەیە بێ یان هەڵی گرێ چەکەکە لە شوێنێکی لە گربوونەوەیەکی کۆمەڵە یان لە کۆڕکۆبوونەوەیەکا بێ یان لە خۆپیشاندانێکا بێ چەکی بە مۆڵەتی ئاگرینی پێگیرا ئەگەر چەکەکە بە مۆڵەتیش بێ سزاکەی لە 2-3 ساڵ کەمتر نییە سزاکەی لە 3 ساڵ کەمتر نییە و بە پێبژاردنێکیش پێبژاردنەکە لە 5 ملیۆن کەمتر نەبێ و لە 10 ملیۆن زیاتر نەبێ. بەڵام ئەگەر کەسێک یعنی مۆڵەتی نەبوو زەرفەکەی مشەدە دەبێت ئەبێ بە
حەوت ساڵ بە حەوت ساڵ زیندانی کردن. یاسا کەم تەرخەمی نەکردو لە پێدانی مۆڵەت بە پێی مەرج. کەسێک عێراقی بێت، دانیشتووی هەرێم بێت، لە 21 ساڵ تەمەنی کەمتر نەبێت، ئەقلێتی و دەبار و دەرونی شیە و بێ بۆ هەڵگرتنی چاک و جەریمەیەکی ئەبروبەرانەی نەکردبێ، واتە یعنی تۆمەتبار نەبێت، تاوانبار نەبێ، عەفو حکمی بۆ دەرنەچوو بێت و ئەو چەکەش بە شێوەیەکی مەسەلەن بە شێوەیەکی دروست دەستی کەوت بێ، نەگیانی لە ڕێی شتێکی ترەوە لە ڕێی خواروخێچیەکی یاها مەسەلەن کەسێک کوژرا بێت ئەو چەقی وەرگرت بێت، یان شتێکی پێکرا بێت و ئەم چەکەکەی لا دەست بێت و داوای مۆڵەت بکە، چەکێکە بە ئەمری حاکم مسادەرە کرابێت جارێکی تر مۆڵەتی نادرێتەوە، یان مەرجەکانی مۆڵەتدانی تیانە مۆڵەتی تازە نەکردوێتەوە بێ داوای مۆڵەت بکات، ناتوانێت جارێکی تر مۆڵەت وەرگێتەوە، یان پێشێلی مودەی مۆڵەت وەرگرتنی کردو جارێکی تر بێ مۆڵەت وەرگێتەوە مۆڵەتی چەکی پێ نادرێتەوە. لەم ڕۆژگاری ئێستاە ئەوەی هەواڵی کوشتنی ژنان ئەبیستین، هەواڵەکان یعنی بۆ بە گەرمە هەواڵ، یعنی بەڕاستی هۆکارەکەشی زیاتر ئەگەڕێتەوانێ بۆ چەک. ئایا چەکەکە بێمۆڵەت بێ یان بە مۆڵەت بێ، مەرجنیە هەرچێکی بێمۆڵەت خەڵکی پێ بکوژرێت. زۆرجار هەیە کەسانێکە کوژراون لای چەکەکە کە مسادەرە کراوە چەکێکی مۆڵەتدار بووە، خاوەندارێتی هەبووە، کوشتنی ژنان بەشێکی گەڕێتەوە بۆ چەکی مۆڵەتدار. لە کاتێکە ئەم کەسی کە خاوەنی هەڵگری ئەو چەکەیە، خاوەنی هەڵگری ئەو چەکەیە لە کاتێکە مۆڵەتی هەیە، بە پێی زانیاری من و بە پێی یعنی ئێمە کە لە دادگاکانین هەز ناکەین ئەو عقوبەی دانراوە بۆ کەسێکە یعنی کەسێکی پێ بکوژێ بە چەکێکی مۆڵەتدار، یعنی سزاکەی ئەو نەتوم نییە لەگەڵ کەسێکە کە بە بێمۆڵەت بێت. لە هەرێمی کوردستانی ژوەکو هەر یەک لە شوێنەکانی تر لە هەرێمەکانی تر لە وڵاتەکانی تر یاسا هەیە، بەڵام لێرەدا یاسا لێرە سەروەر نییە لەبەر دەستێوەردانی دەسەڵات کە نایەڵێ یاساکان وەکو خۆی ڕێکاری یاسایی بگرێت. بۆ نمونە یعنی یاسای کوشتن بۆ پیاو بێ، بۆ ژن بێ، بۆ کچ بێ، بۆ کوڕ بێ، هەر یاسایە، ینی یاسایەکی بۆ دانراوە کوشتن کەسێک بکوژێ بە ئەنقەست یان بە خەتە یان بە عەمد بیکوژێ، بە سبقی ئەسرار بیکوژێت، یاسای بۆ دانراوە بە دەق و بە یاسا و بە مادە ڕێکخراوە. بەڵام ئەوەی کە لە هەرێمە ئەگوزەرێ دەستێوەردانێک هەیە ناهێڵن یاسا ڕێکاری یاسایی خۆی بگرێت. هەر ئەم دەستێوەردانەشە هۆکارە بۆ زیابوونی کوشتنی تاکەکانی کۆمەلگا بە تایبەت ژنان. یاسای ژمارە 2 هەموارکراوی ساڵی 2023 لە دانیشتنی ئەنجومەنی نیشتیمانی کوردستان عێراق ڕێکخرا لە ساڵی 2023. ئەم یاسایە یاسای پێشووی هەموار کردەوە، بڵێن مەسەلەن قوبەکانی گۆڕی قورستری کردەوە، تۆزێ بڵێن یعنی زەرفێکی مشەدەدی پێیاوە. کەسێک هەڵگری چەکی بێمۆڵەت بێت، چەکی بێمۆڵەتی ئاگرین بێت، لە یاسای 15 ساڵی 2023 سزاکەی بەندکردن لە ساڵێک کەمتر نەبێت و لە 3 ساڵ زیاتر نەبێت، و پێبژاردنێک لە 2 ملیۆن کەمتر نەبێت و لە 5 ملیۆن زیاتر نەبێت.